ئەمەیە تانکی ئابرامز سوپای عێراق فرقەی ذەهەبی دەیەوێت بۆ شەڕی کۆنتڕۆلکردنەوەی گەڕەکی تەحریر بەکاربهێنێ ئۆتۆمبیلە زریپۆشەکان و شەرکەری عێراقی جوڵەیان کرد. هێشتا بەیانی زووە و کاژێر حوتی بەیانیە منداڵ و گەورە دەیانەوێ شەڕی دەرکردنی داعش لە مووسڵ بە چاوی خۆیان ببینن. داعش هەوڵیدا ڕێگیری بکات لە پێشڕەوی سوپا بەڵام فرقەی زەهەبی دەڵێن هاتووین بۆ ئەوەی نەگەڕێنەوە. بەم چەکە ئامادەکاری کراوە بوو لە نێوبردنی ئۆتۆمبیلی بۆمڕێژکراو. درۆژ پێش ئێستا لێرە ئۆتۆمبیلێکی بۆمڕێژکراوی داعش تەقیەوە. ئۆتۆمبیلەکە کە تەقی زیانی بە خانی من و خانی بەرامبەرەکەمانی گەیاند. لێرە پیاوێک کوژرا. ئۆتۆمبیلە سەربازیەکان لە گەڕەکی سەدامەوە گەیشتە نێو گەڕەکی تەحریر و یەکسەر خەڵک ئاڵای تەسلیمبوونیان بڵند کرد. هێشتا شەڕ دەستی پێ نەکردووە تا نزیکتر دەبین لە داعش ئاماژەکانی دەستپێکردنی شەڕەکە بەهێزتر دەبێ. شەڕەکە وەک چاوەڕوان دەکرا قەومە. لێرە ئەو شوێنەی ئەمە لێ لە پشتێمە قەناسی داعشی تیا داعشەکان کە گەیشتە ئێرە لێ نەبوو بەڵام کە گەیشتە ئێرە ئەوان هاتوون پێ لەو شوێنەی قەناس دەهاوێژن. ڕۆژنامەنووسێکی ئەژنەوی لێرە قەناسی داعش ڕێک بە کامیرەکەی کەوت. ئەو ئۆتۆمبیلە زریپۆشەی ئێمە تێدا بوون وەکو تیمی ڕوودا و هۆی قەناسەوە جامەکەی ورد بوو. هێشتا سوپای عێراق لە سەرەتای گەڕەکی تەحریرە داعش ئۆتۆمبیلێکی بۆمڕێژکراوی تەقاند. چەند نزیکتر دەبیەوە لە داعش پێشڕەویەکان لەسەر خۆتر دەبن. المعوقات الرئيسية التي تواجه ئاستەنجی سەرەکی کە ڕوبەڕووی ئێمە بوو خەڵکی سڤیل و قەناسبەرزەکانی داعش بوو. ئەمەش وای کرد کە بۆ ئێمە قورس بێت کە چەکی قورس لە دژی داعش بەکاربێنین.